سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بە خۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردندا هاتمەوە وڵاتان. هەمیشە گوتومە و دەیڵێمەوە کاندیدەکان و بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان کاندید و بربژێری بەهێزن، هەریەکە و لە ڕوانگە و سۆنگەیەکەوە دەیانەوێت خزمەت بە چین و توێژەکانی کوردستان بکەن بە دەنگەکانی ئێوە و هێزی ئێوە لە ئەمڕۆی پرۆسەی هەڵبژاردنەکاندا ڕوو لە ماڵەکانتان دەکەن لە ڕێی تیڤەکان و سۆشیال میدیاکان و دیجیتال میدیاکانەوە دەیانەوێت دەنگی ئێوە بەدەستبێنن بۆ ئەوەی لە پەرلەمانی کوردستاندا ببنە سەنگ و دەنگ و ڕەنگی ئێوە بۆ پێداگیریکردن لەو مافەڕەوایانەی کە چەندین ساڵە ئێوە هاواریان بۆ دەکەن لە سنووری هەڵەبجە و سلێمانیدا چەند بربژێرێکی بەهێزمان هەن. ئەمڕۆ بەڕێز هۆشار حسێن بەگ وەکو سەرۆکی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان و ژمارە 1 لە بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز کاک وشار بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێزتان. کاک وشار دەبینین لە مێژووی جەنابتاندا هەوڵ و خەباتێکی زۆرتان ناوە بۆ ئاوەدانی بۆ خۆشگوزارانی بۆ ئەمن و ئەمان. دەمەوێت پرسیار لەوە بکەم بۆچی پارتیتان هەڵبژارد؟ بەڵێ، پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بۆ ڕزگاری خاکی کوردستان و بۆ سەربەخۆیی کوردستان دامەزراوە هەر لە ساڵی 46ەوە تا ئێستا. 70 ساڵە پارتی لە خەباتی بەردەوامدایە ڕووباری خوێنی بەخشیوە بۆ ئەوەی کە ئەم دەستکەوتەی بەدەست هێناوە. بۆیە ئێمە ئەو پارتەمان هەڵبژاردووە چونکە ڕێبازی بارزانی نەمرە ڕێگای ڕاستەقینەی کوردایەتی و شۆڕژگەڕیە. باشە، لە ساڵی 1970 بەڕێستان پەیوەندی بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە دەکەن، یعنی لەو نێوەندەشدا تەنها خۆتان نەبوون، خۆتان و چەند برایەکی بەڕێستان ئامانجتان بووە تێبکۆشن، هەوڵ بدەن، خەبات بکەن لە پێناو سەرکەوتنی گەلی کوردستاندا. بەڵێ، ئێمە هەروەک بنەماڵە لە ساڵی 1956ەوە ڕەحمەتی باوکم حسین بەگ پەیوەندی بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە کردووە. ئەو کات ماڵمان لە دەربەندی خان بووە. باشە، لەگەڵ دەستپێکی شۆڕش لە ساڵی 61 کەراونەتەوە گوندی پاڵانیان بۆ بووەتە پێشمەرگە. باوکی بەڕێستان؟ بەڵێ، باوکم بۆ خۆی پێشمەرگە بووە و بەرپرسی بنکەی گوندیش بووە، ڕێخستنی گوندی پاڵانیان سەر بە ڕێکخراوی تەوێڵە. براکانیشم کاگ ئەحمەد کە برا گەورەمانە لەگەڵ کاگە فراسیای و ڕەحمەتی لە ساڵەکانی 67 و 72 بوونەتە پێشمەرگە لە شۆڕشی مەزنیە ئەیلول تاکو نسکۆ. پاشانیش هەر بەردەوام بوون، دانەبراون لە خەبات لە وەردوگەکانی ئێران بوون یاخود لە جنوب بوون، لە ناسەریە بوون. لە سەرەتای هێشتاکانیشەوە پەیوەندیان کردوێتەوە جارێکی کە بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە. کاک دیاری برایشم لە ساڵی 82ەوە پەیوەندی کردووە بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە لە لیژنەی ناوچەی هەڵەبجە. منیش بۆ خۆم لە 13 لە خۆپیشاندانەکەی شاری هەڵەبجە پەیوەندیم کردووە بە لەشکری شۆڕژگەری کوردستانەوە بوومەتە پێشمەرگە لە لیژنەی ناوچەی هەڵەبجە. پاش ماوەیەک بە حکمی ئەوەی زمانی فارسیم باش بوو چوومە لیژنەی پەیوەندیەکانی پارتی لە پاوە. 4 ساڵ لە پاوە لە لیژنەی عەلاقات بوو لەگەڵ چەند هەڤاڵێکی خۆشەویستی کە کاروباری پەیوەندیەکانی پارتی و ئێرانمان ڕێکخستووە. پاش ڕاپەڕینیش گەڕاومەتەوە، پلەکانی حیزبیم بڕیوە بە جوهدی خۆم و بە توانای خۆم و لە کارگەر ڕێکخراوە دەستم پێ کردووە و پاشان کرامە جێگری بەڕێوەبەراتی ئاسایشی هەڵەبجە لە هەڵەبجە. ساڵی چەند بوو؟ ساڵی 93 بۆ 94. پاشان کە لەق دروست بوو لەقی 12 کرامە ئەندامی مەکتەبی جەماوەریەکان لە لەقی 12. پاش ماوەیەک بووم بە کاریێری ڕێخستنی لیژنەی ناوچەی هەورامان لە خۆرماڵ. پاش 96 لە هەڵبژاردنی 99
بووم با بەرپرسی لیژنەی ناوچەی هەورامان لە ئاوارەیی و لە هەولێر. بەڵێ پاشەوە بووم با بەرپرسی لیژنەی ناوچەی شارە زوور لە هەڵەبجەی تازە بۆ ماوەی 3 ساڵ. پاشانیش بوومەتە کارگەری لقی 12. ئەوە ژیانی سیاسی منە. جا بەدل لە وەشکا و شامل لێرەوە ڕاستیەک هەیە بۆ بیسەر و بینەرەکان لە کات و زەمانێکیشدا بەرپرسی ئێمە بوون وەکو بەشێ ڕۆشنبیرە و ڕاگەیاندن کە ئەو ساتانە ساتی زێڕین بوون و شانازیش بۆ و کاتانەوە دەکەین کە بەڕێستان وەکو بەرپرسیارەتێکی باش و میانڕەوانەوە بەهێستان هەبووە بۆ سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان و لە سەر و هەموو شێوە بۆ سەرکەوتنی کورد و کوردستان. ئەو ڕابردووی کە بەڕێستان باستان کرد لە خاڵێکدا من لە ژیاننامەکەی بەڕێستاندا زۆر جێی ڕێزە بەلامەوە ئەویش شەهیددان یا شەهیدتان ناوە لە پێناو خاکی پیرۆزی کوردستان دوو شەهیدتان ناوە من دەمەوێت لە زاری خۆتەوە باسی دوو شەهیدە بکرێت. بەڕاستی ئێمە ڕاستە دوو شەهیدمان هەیە کە دیارن بەڵام ئێمە ئەگەر هەڵە نەبم کاگاراس بڵێ کاگاراز هەورانی کاگاراز کە خوشکەزامە و هەم ڕەفیقیشمە هەر لە منداڵیەوە هاوتەمەنین هەر لە منداڵیەوە تا ئەو کاتەی شەهید بووە ئێمە پێکەوە بووین. بەڕاستی ئەسەفێکی گەورەیەوە ئێمە هەتایە لە بیری ناکەین. دەکرێت بڵێن هەر لە کاگارازەکانەوە بڵێ هەوڵ و خەبات و قارەمانیەتی بنەماڵەکەی ئێوەمان بۆ دەردەکەوێت. بەڵێ ئێمە باوکی ئێمە لە ئاوارەیی لە ئۆردوگای سریاس و لە ئێران کۆچی دوایی کردووە کە جەنازەکەشی من هەر لەوێ بە خاک سپاردووە لە گۆڕستانی مەلا مەقسوود لە پاوە. دایکی ئێمە لە ئاوارەیی لە هەولێر کۆچی دوایی کردووە. ئاراس شەهیدێکی قارەمانی بنەماڵەکەی ئێمەیە کە دۆست و دوژمن بەڕاستی بۆی ئەسەف بوون چونکە هێندە پیاوێکی بەجەرگ و ئازا و خەڵکێکی باش بوو لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان. بەدەل لەوەش کەسایەتێکی متمانە پێکراوی ڕێزدار مەسعود بارزانی بوو. بەڵێ من پێم وایە شەهید ئاراس کەسێکی زۆر نزیک و خۆشەویستی جەنابی سەرۆک بوو و زۆر پێشی ناخۆش بوو بۆ شێوازە کە شەهید بوو چونکە کۆتایی شەڕەکانیش بوو و بەڕاستی ئاراس ئەسەفی هەموو سەرکردایەتی پارتی بوو هەموو هێزی پێشمەرگە بوو. بە هەمان شێوە شەهید ئومێد کە هەم ئامۆزامانە و هەم زاواشمان بوو بەڕاستی. شەهید ئومێدیش پیاوێکی ئازا و قارەمان بوو بەداخەوە ئەویش لە شەڕی ناوخۆ لە گردەنازێ لە قەمەفەری شەهید بوو. بەڵێ ڕۆحیان شاد بێ. بەڵێ ئەم شەهید و قوربانیدان و هەوڵ و تێکۆشانی کە بەڕێستان ناوتانە جێی شانازین و ئەو دەستکەوت و بەهێزبوونەی ئەمڕۆی کوردستان لە ڕێی ئەو شەهیدانەوە ئەمڕۆ ئێمە توانیمانە بنیادی بنین ینی بناغەیەکی پێکەوە ژیان یەکتر قبولکردن ئاوەدانی خۆشگوزەرانی لە دروشم و پەیام و عملەکەی پارتی دیموکراتی کوردستاندا هەمووی ڕەنگیاوەتەوە. ئەمە جێی دڵخۆشیە بەڵام لێرەدا پرسیار دێتە پێشەوە بەڕێستان بەربژێری پارتی دیموکراتی کوردستانن ئەم ڕابردووی کە بەڕێستان باستان کرد ڕابردوویەکە بۆ خۆتان و بۆ ئێمەش و بۆ تەواوی هاوڵاتیان و چین و توێژەکان جێ شانازی و شانازی پێوە دەکەین. پارتی دیموکراتی کوردستان بەربژێرێکی بەهێزیە ناوەتە پێشەوە کە بەڕێز هۆشیار حسێن بەگا وەکو سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت لە بازنەی هەڵەبجەدا چی بۆ هەڵەبجە بکە یاخود چ پەیامێک بە هەڵەبجەیەکان دەدات؟ پەیامی ئێمە ڕوونە. پەیامی من بەڕاستی بۆکو خۆمەکو کاندید ئەوەیە کە هەڵەبجە لەم دۆخی ئێستا دەرباز بێ دەربازی بەرەو باشتر. لە چی دەرباز بێ کاوشار؟ هەڵەبجە لە هەموو سێکتەرەکان کێشەی هەیە. لە هەڵەبجە بەڕاستی پێوەری پلە و پۆست و ئەو بەڕێوەبردن پێوەرێکی حیزبیە لەسەر ئەساسی ئینتیمای حیزبیە. پسپۆڕی و ئەزمون و زانست هیچ دەورێکی نەبووە و هیچ ڕۆڵێکی نەبینیوە. بۆیە ئەمە بووەتە هۆکاری گەندەڵی و کێشە و گرفت لە دام و دەستگاکانی حکوومەت لەو سنوورە. بەداخەوە دەتانێت بڵێن خۆرخکاری هەیە. بەڵێ قۆرخکاری هەیە و حیزب لەوێ حکوومەتە شتێک نییە بە ناوی حکوومەت. حزب لەوێ بەڵێ حیزب لەوێ حکوومەتە ئەوە بەڕاستی جێی داخە. ئێمە ئەمانەوێ بەڕاستی هەڵەبجە لەم دۆخی کە ئێستا تێیدایە کە دۆخێکی زۆر ناهەموارە. بەڕاستی هەڵەبجە لە بواری پەروەردە لە بواری
تەندروستی لە بواری گەشت و گوزار لە بواری دیمەنی شار و بەڕاستی لە بواری خزمەت گوزاری ئاوەدانی بەڵێ بەڵێ بارودۆخی زۆر خراپە هەڵەبجە وەرەسی داونتاون لە هەموو شارێکی دنیا شوێنێکی سەرنجڕاکێشە وەرەسیری ئەوەی هەڵەبجە بکە باشە وێرانەیە نەک وێرانەیە هەر بەڕاستی سەواتە دەتانەوێت لەم سۆنگەیەوە چی بە هەڵەبجەیەکان بڵێن دەتانەوێت باشە بمبورە دەتانەوێت بڵێن ئێمە وەکو بربژێرانی پارتی دیموکراتی کوردستان داوای دەنگتان لێ دەکەین بۆ ئەوەی لە ئایندەدا ئەو هەڵە و کەم و کوڕیانەی کە بەڕێستان باسی دەکەن بتوانین باشترین خزمەتتان بۆ بێنین ئێمە دەمانەوێت بە خەڵکی هەڵەبجە بڵین ئێوە ئەوە چەندین هەڵبژاردنە دەنگ دەدەنە ئەمانەی کە ئێستا حاکمن لە هەڵەبجە یاخود بەلایەنە ئیسلامیەکان چیان لە هەڵەبجە گۆڕیوە ئایا بەردێکیان خستۆتە سەر بەر لە هەڵەبجە ئەگەر کردویانە بە ئێمەش دەنگیان بدەین خۆ ئەگەر نیان کردووە وەرن دەنگ بدەنە لیستی 190 پارتی بۆ ئەوەی دەستی ئاوەدانی باشتر و درێژتر بێت بۆ هەڵەبجە یعنی ئێستا وەرە سەیری هەڵەبجە بکە سرە ڕای ڕێگریەکانی دەسەڵات لە هەڵەبجە لە حکوومەتی هەرێم و لە پارتی بەڕاستیەوە واقعەیەک کە هەژە هەڵنەگرە سەرۆکی حکوومەت لە دانیشتنێکە لیان پرسی جەنابی کاک مسپروتیان بۆچی سلێمانی و هەڵەبجەش وەکو هەولێر و دهۆک لێ ناکەن پرسیارە جەوهەریە وەڵام چی بوو فەرمووی ئێمە ڕێگریمان لێ دەکرێت لەوەی کە بین و ئێرە ئاوەدان بکەینەوە ئەگەر ڕێگریەکان نەبن بێگومان ئێمە سلێمانی لە هەولێر جوانترەکەین هەڵە بەجێ وەکو دهۆک لێ دەکەین بەڕاستی ئیتر ئەمە بەسە بۆ ئەوەی کە خەڵک تێبگا لە نیەتی پارتی و لە نیەتی ئەو لایەنانەی کەش باشە بە سەردانەکانی چەند باڵێ ماوەی ڕابردووی بەڕێز مەسرور بارزانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەڵەبجە و پردی توەقوت و چەند پرۆژەیەک لە شاری هەڵەبجەدا کە بەردی بناغیان دانرا بۆ هەڵەبجەیەکان و بۆ بربژێرانی وەکو جەنابتان جێ دڵخۆشیە؟ هەر زۆر جێی دڵخۆشیە بەڕاستی هەڵەبجە بەڕێز دەزانی کە شارێکی گۆشەگیر و داخراوە بەڕاستی هیچ هێڵێکی ترانزیەتی لەسەر نییە لە بواری ئابووری زۆر لاواز و بێوەزع ینی سێری هەڵەبجە بکە بێکاری بێئیشی ئەو هەموو گەنجە دڵشکا و گیرفان بەتاڵ و دەست بەتاڵە ئەسوورێتەوە لە هەڵەبجە ئێمە دەمانەوێت دەستی حکوومەتی هەرێم ڕاکێشینە هەڵەبجە پارتی بە سنگی خۆیەوە بێتە هەڵەبجە و هەڵەبجەیەکانیش بەمە دەبێت بزانن ئەگەر دەستی پارتی نەبێ و ئەگەر ئاوەدانیەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم جەنابی کاک مەسرور نەبێت لە هەڵەبجە بەڕاستی هەڵەبجە وێرانەیەکە یعنی ئێستا لە هەڵەبجە ئێستا جەنابەت ئاماژەت پێکرد پردی توەقوت و سایلۆی هەڵەبجە و هۆڵی ڕۆشنبیری کە ئێستا لە جێبەجێکرد نایە دەستگار ڕەنگە جێبەجێ دەکەم هۆڵێکی باشتری ڕۆشنبیری کە بڕیاری بۆ دراوە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و هەروەها ئەو قیرەی کە کراوە لە گەڕەکی شارەوانی و کۆمەڵێ قوتابخانەی جوانیش کە لەلایەن ڕێزدار ئاسۆبامۆکیەوە بەڕاستی جێی تەقدیری خەڵکی هەڵەبجەیە کراون ئەگەر ئەمانەی لێ دەربێنی هەڵەبجە وێرانەیە کە بەڕاستی من تێناگەم ئەمانە چیان کردووە بۆ هەڵەبجە جارێکی کە خەڵکی هەڵەبجە بچێت دەنگیان باشە کەواتە پێت وایە داهاتی هەڵەبجە چووەتە گیرفانی چەند کەسانێکی حزبیەوە نەک بۆ خزمەتی هەڵەبجە و هەڵەبجەیەکان بەکارهێنرابێتەوە من پێم وایە جگە لە داهاتی هەڵەبجە ئەو مەزارەمان هەیە ئێمە لەنەوە دەکانەوە تاکو ئێستا بە قەنەعاتی من وایە و بە قەنەعاتی خەڵکی هەڵەبجەش وایە وەک دەسماڵێک داخراوە لەوێ پارەی پێکەوەکراوەتەوە ئەویش هەروون ئەمە لەلایەن سیاسیەکانی هەڵەبجە بەڵێ لەلایەن حیزبی دەسەڵات لە هەڵەبجە یعنی مەرزەکانی ئەو سنوورە مەرزی قاچاقچیتین تقریبان هیچ شتێکیان دیار نییە هیچ ئاوەدانیەکی پێ ناکرێت تەوێڵە لەوەیە هیچی بەسەری پرسیارێک دێتە پێشەوە کە باسی تەوێڵە هەورامان دەکەیت هەڵەبجە و هەورامان ئەگەر هەڵە نەبم یەکێکە لە پێنجەمین ناوچە پێنجەمینە یا دووەمینە ناوچە گەشتیارەکانی عێراق و ڕۆژەڵاتی ناوەڕاست جادە و ڕێگەوبانی هەڵەبجە هەورامان ئەو جادە و ڕێگەوبانەیە کە شوێنێکی گەشتیاری بۆ شێوە فراوان و گەورە لەخۆ بگرێت اینجا ئەوەی کە هاتوچۆی شوێنەکانی کردبێ
ناوچە گەشتیارەکانی هەورامانی کردبێ بە تایبەت ئاوێسەر کە شوێنێکی دڵڕفێنە بەڕاستی ئەوەی یەکجار ڕۆشت بێ ئیتر ناچێتەوە ناچێتەوە. هۆکارەکەی چییە؟ ڕێگایەکی خراپ لە ڕووی کوالێتیەوە زەعیف ناو بە ناو پینا ئەکرێ جارێکی کە تێگەچێتەوە ینی هیچ تقریبن بێ خزمەت گوزاریە بێ خزمەت گوزاریە و خزمەت گوزاریە گەشتیەکانشی بەو شێوەیە نین کە خەڵک جێی تمۆحی گەشتیاران بێ بۆیە ئەمە زیانی گەیاندووە بەڕاستی. باشە لە دەستپێکدا بەڕێستان بمبورە لە دەستپێکدا بەڕێستان باستان لە هەوڵ و خەبات و شۆڕش و ڕوبەڕووبوونەوەکەی هەورامیەکانتان کرد کەواتە ئەم سیاسیانەی کە لە سلێمانیدا هەن نەیانتوانیوە لە پاداشتی ئەو هەوڵ و خەباتی لە هەورامان و هەڵەبجە و ئەو ناوچانەدا کراوە شارە زووردا کراوە با بڵێن پاداشتان باتەوە نەیانتوانیوە هەرگیز نەیانتوانیوە بە بارتەقای خەبات و قوربانیدان و خوێنی هەڵەبجەیەکان خزمەتی هەڵەبجە بکەن بەداخەوە زۆر بەداخەوە هەڵەبجە بووەتە ناسنامەی کورد کیمیابارانی هەڵەبجە کوردی بە دنیا ناسان ئێستا هەم شەهیدەکانی بێنازن کەسوکارەکەیان بێنازە بەڕاستی بریندارەکانیان بێنازن بۆیە پێویستیان بە خزمەتی زیاترە و ئومێدەکەین حکومەتی ئایندە ئەوەی پێویستە بۆ پاژماوەی ئەنفالەکان بۆ زیندانی سیاسی و بۆ شەهیدانی کیمیاوی کەسوکارەکان جێبەجێ بکەن من دڵنیاشم کابینەی ئایندە کابینەی دەیەم لەسەر دەستی و بەسەرۆکایەتی جەنابی کاک مەسرور بەرزانی ئەوەی پێویست بێ بۆ هەڵەبجەی دەکا. باشە بەڕێستان لە ساڵی 92دا بوونەتە جێگری بەڕێوبەری ئاسایشی هەڵەبجە 92 لەگەڵ 2024 جیاوازیەکی زۆری هەیە ڕاست دەتانەوێت لە ڕووی ئەمن و ئەمانی شاری هەڵەبجەوە چی بۆ هەڵەبجە بکەن کە بەڕێستان تەجروبەتان هەیە لەوە ئێمە لە هەڵەبجە بەڕاستی چۆنەڵی حکومەتی تێدا نییە یعنی ئەوەی هەیە بۆ نمونە مەسەلا کەسێکە گیرێ لەلایەن پۆلیسەوە ناگیرێ بە حکمی دادگا ناگیرێ دژە تیرۆرە دێ خەڵگەگرێ ئاساییشە دێ خەڵگەگرێ هەر کەسە بۆ خۆیەتی یعنی زەلام هەیە گیراوە کەس نازانێت لەکوێیە ئەوە چەند ساڵە بەڵێ بێسەر و شوێن هەر کەس نازانێت لەکوێیە باشە خەڵگە گیرێ لەسەر تلیاک لە دوای چەند ڕۆژێک بەرەو بێ باشە لێرەیان پرسیارێک دێتە پێشەوە لەسەر تلیاک و مادەبێ هۆشکارەکان وەکو جەنابتان دەڵێن خەڵک دەگیرێ دوای چەند ڕۆژێک بەردەدرێت بەڵام زۆر جار ئەگە وەلای بۆ حیزبێک هەبێت بێسەر و شوێنت دەکەن کەواتە حیزبەکە کارەساتە نەک لە هەڵەبجەدا نەک ئەوەی کە پێ دێ دەرمانی بێهۆشکە خۆی کاڵی حکوومەت حیزب حکوومەتە هەمووی دیارە چۆنە ئیتر هەمووی ئەوەیە کە کەسێک بەسەر بە خۆیان بێ ئازادە باشە کەسێکی کە نەیاریان بێ ئەگەر باشیش بێ هەر ئازاد نییە باشە ئەمە واقعی هەڵەبجەیە و سنوورەیە بەڕاستی باشە بەداخەوە یعنی گوناهێکی بچووکی کەسێکی لایەنێکی کە گەورە ئەکرێ باشە گەورەترین گوناهی خۆشیان بچووگەکرێتەوە باشە بەڕێز کاگوشار من لە پێشووتر داویستم پرسیاریەوە بکەم پێم خۆش نییە بەسەر ماتیاپارێت چوارسایدێک هەیە لە شارەوانی هەڵەبجەدا ئەو چوارسایدێک کە یەکێکە لە ڕۆحی شەقامەکەی هەڵەبجە لەلایەن ڕێزدار مەسعود بارزانیەوە بڕیاری لەسەردا بەسەردانێکی بۆ هەڵەبجە کە ڕێگەوبانی ئەو کاتە زۆر خراپ بوو و شارەوانی با بڵێن سنوورێکی ئاڵۆز بوو لەلایەن بەڕێزیانە چوارسایی دێکرا لە دوای ئەو چوارسایدەوە دەکرێت بڵێن هەڵەبجە هیچ ئاوادانێکی بەخۆیەوە نەبینی ئێستا بەڕێستان دەڵێن بۆ بیسەر و بینەرەکان وەکو بربژێری ژمارەیەکی بازنەی هەڵەبجە دەڵێن ئێمە دەمانوێت ئەمن و ئەمان ئێمە دەمانوێت ئاوادانی و خۆشگوزەرانی ئێمە دەمانوێت هەلی کار بۆ گەنجەکانمان ئێمە دەمانەوێت ئەو بێسەر و شوێنکردنەی گەنجەکانمان نەهێڵین دەمانەوێت ئەوان دەڵێن هەرچۆن هەیە لە بنی دێنین و لای دەبین بەڵام ئێوە دەتانەوێت هەڵەبجە و سلێمانی و ئەم ناوچەیە ئاودان کەنەوە خۆشگوزەرانی بۆ ئەو ناوچەیە بگەڕێنەوە ئەزانی دروشمی هەر لایەنێک ئاماژە و تعبیرە لە ڕوئیا و
ناوڕۆکی حزبەکان ئیشکردنی ئەو لایەنە بۆ ئێستا و بۆ ئایندا بەڵێ ئەوەی ئێمە دروشمەکەمان دیارە لە خزمەت گەل و نیشتمانایە لە خزمەت ئارامیایە ئاوەدانیایە بەڵێ ئەوانیش دیارە دروشمەکانی ڕنگدانەوەی حزبەکانیان دیارن ئەویش ڕنگدانەوەی ماهیەتی خۆیانە باشە ئەوەی پارتی تعبیرە لە 1970 ساڵ خەباتی بێوچان لە خوێنی شەهیدا لە ماندووبوون و ئارەقەی هێزی پێشمەرگە لە ڕەنج و خەباتی بەڕاستی جەماوەری بە شەرەفی کوردستان ئەوەی ئەوانیش تعبیرە لە ناخێکی بۆگەن بەسەراحەت باشە یعنی ئەوانە باسی پشێویەکەن لە باسی تاریکیەکەن دڵی خەڵک ئەڕەنجێنن ئەمانە ئەم دروشمانەی ئەوان کە ڕووخاندن و ئیتر بەسە و ڕاتانەگرین و من پرسیارەکەمەیە چی ئەڕوخێننەوە ئەوەی کە بنیاتمان ناوە ئەوەی کە 5,000 ساڵی ئێمە شەهید و قوربانی لە پێناوا دراوە لە هەر قۆناغێکە بە شێوازێک ئەمەمان دەستکەوتووە نیوان فرۆشتووە بەڕاستی نیوەکەی تریشی ئەڕوخێنە بەداخەوە پێ دوایە ئەفوم بکە پێ دوای ئەمان ڕابردوو مێژویان نەخوێندوێتەوە و هەوڵ و خەباتەکانی ڕابردووی خۆیان نازان و لە نێو واقعی هەرێمی کوردستانیشانە بوون بۆیە وا دەڵێن ئەزانی پارتی لەگەڵ ئەم لایەنانە جیاوازیەکەی چییە؟ پارتی دەیەوێ کوردستان سەربەخۆی بێ پارتی دەیەوێ شکۆی ئەم گەلە بپارێزێ ئەوان ئەمانیان بەلاوە گرنگ نییە ئەوان بە پێشەوانەوە ئەیانەوێ پارتی بچووک بکەنەوە ئەیانەوێ پارتی لە بازنەی دەسەڵات بخەنە دەرەوە ئەمانە لە بیریان چووە بە حکوومەتەکە یەک لە دوایەکەکانی عێراق ئەمە نەکرا بۆ هەموو خۆت باشە بۆ هوشار باسی حکوومەتەکان بکەین لە دوای 20 ئۆکتۆبەرەوە دووبارە لە دەرگاکەی پارتی دەدەنەوە تکایە ڕەحممان پێ بکەن و هەندێک لە بەرپرسیارەتی و وەگەڵێ وەزیرەکان و چۆن تا کۆتایی پێمان بدەن ئەمە لە ڕابردوودا بینیمانە اینجا ئەمان لە تەجروبەی بەڕاستی شەڕی شومی ناوخۆ دیارە ئەویان وەرنەگرتووە ئەزمونیان وەرنەگرتووە بەڕاستی ئەم شعارانەی ئەوانم دروشمانەی ئەوان هەموو دروشمی خراپن ڕوخێنەرن مەسەلاوانەڵێن ئیتر بەسە خەڵگە پرسێت چی بەسە چی بەسە ئاوەدانی بەسە ئەگە بەڕێستان جواب بنەوە چی بەسە چی بەسە ئەگەر ئێمە ئەڵێن بەوان ئەڵێن هەڵخەڵەتاندن و فریودانی مناڵی خەڵک بەسە گەڕان بە ماڵانە و قسەی بێمانە بناوی دینەوە بەسە ئەوان ئەڵێن ئێمە مناڵی خەڵکمان پەروەردە کردووە خەڵکمان پەروەردە کردووە منیش دەڵێم ئایا باوباپیری ئێمە پەروەردەی دروستتر و جوانتر بووە هی ئێمە کەواتە ئەو کاتە خۆی یەگرتوش نەبوو لە نێو بەرنامەی کاری پارتیدا و پرەنسیپەکانی پارتی دیموکراتی کوردستاندا هەمیشە هەوڵێک دراوە کە گەنجی سەرکردە دروست بکرێت کەواتە لە قسەکانی بەڕێستەوە ئەوان وا دەڵێن بەڵام پارتی دیموکراتی کوردستان چەندین گەنجی سەرکردەی دروست کردووە چەندین گەنج و ئافرەتی کارامەی دروست کردووە سەردەمانێک لە نێو پارتی دیموکراتی کوردستان ڕێکخراوەکانی ئافرەتان هەبووە هەندێک حیزب لایەن هەر نەبوون هەر خۆیان نەبوون نەگەوەی کە بیرێکیان هەیە بۆ ئەمەی کە خزمەت بە ئافرەتەکان بکەن ئەسڵەن لەو کاتەدا کە پارتی وەکو گوتم ئافرەتانی دەهێنایە پێشەوە ئەوان ئافرەتانیان کەم دەکردەوە ئەمە شێکێک بۆ لەو خاڵە ئەساسیانەی کە لە لای پارتی کاری جدی لەسەرکراوە پارتی هەمیشە بە بەردەوام گرنگی بە ئافرەت داوە پێش هەموو لایەنێکی کە ئافرەت ئەندامی سەرکردایەتی بووە بەڵێ ئافرەت ئەندامی هەموو ئۆرگانەکانی حیزب بووە لە ڕێکخراوە بۆ ناوچە و بۆ لەقو و بۆ مەکتەبی ناوەندی و بۆ مەکتەبی سیاسی پارتی لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمە ڕێژەیەکی باشی ئافرەتی داناوە بەڕاستی پارتی یەکسانی نێوان پیا و ئافرەتی پاراستووە باشە بە پێچەوانەی ئەوان گاوشار پێم باشە کۆتا پرسیار بە سۆرانی لە جەنابتان بکەم دواتر دێمە سەر هەورامی و شێوەزاری هەورامی قسە لەگەڵ جەنابتانە بکەم لە 20 ئۆکتۆبەردا دەتانەوێت چی بە دەنگدەرانی خۆتان بڵێن چی بە وولایەنە سیاسیانە بڵێن کە دەیانویست پارتی بچووکەنەوە لەم ناوچەیەدا بڵێ ئێمە
لە 20 مانگدا ئاهەنگی سەرکەوتن دەگێڕین و وەڵامی نارەکانی پارتیمان دەدەینەوە لە 20 ئۆکتۆبەردا بڵێ لە 20 ئۆکتۆبەر بەڵێ بە هێزێکی نیوە پارتی دەیەوێتە بە تاکید بە هێزێکی نوێوە و بە دەستێکی پڕەوە هەڵەبجاوەدان دەکەینەوە ئینشاڵڵا. کێربی جەماوەری پارتی دیموکراتی کوردستان گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ بە تاکید بەسەری داهاتووە. ئێستا خەڵک تێگەشتووە بەڕاستی تر پارتی یانی ئاوەدانی هەڵەبجە هەورامان شارەزوو چاوی لە هێز و دەسەڵاتی ئێوەیە بۆ ئەوەی کە لایندەدا کاریان بۆ بکات. بەڵێ ئێستا خەڵک تێگەشتووە کە ئەگەر پارتی بەهێز بێ کوردستان بەهێزە، پارتی بەهێز بێ حکوومەتی هەرێمی کوردستان تۆکمەوە بەهێزە، حکوومەتیش بەهێز و تۆکمە بێ دەستی ئاوەدانی بۆ هەڵەبجە هەورامان و شارەزوو درێژتر و باشتر. باشە بەڕێزکا وشە لە 20 ئۆکتۆبەردا دەتانەوێت چۆن وەڵامی هاوڵاتیان یاخود نەستەکە وا بڵێم چۆن وەڵامی ئەو لایەنانە دەدەنەوە کە دەیانگوت شتێک نەماوە بە ناوی پارتی لەم سنوورەدا. بەڵێ ئێمە لە 20 ئۆکتۆبەر وەڵامێکی توندی ئەوانە دەدەینەوە کە دەیانەوێت پارتی بچوو بکەنەوە. لە 20 ئۆکتۆبەر وەڵامی 16 ئۆکتۆبەری وەردەگرنەوە. ئێمە 20 مانگ ئاهەنگی سەرکەوتنی پارتی و لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان ئەگێڕین. باشە کە دەگاتە مانگی ئۆکتۆبەردا هەمومان خەمێک دامان دەگرێت خەممانەکە 151 خاکی پیرۆزی کوردستان دووبارە لەدەست بینەوە. ئێوە دەتانەوێت ئەم ئۆکتۆبەرە بکەنە ئۆکتۆبەری سەرکەوتنی پارتی دیموکراتی. ئومێدمان وایە و ئێمە ئیش بۆ ئەوەش دەکەین لەم ئۆکتۆبەرە وەڵامێکی تون بدەینەوە و ئینشاءڵڵا ئەوەش کە فرۆشرا وەری دەگرینەوە لە ئایندە. ئومێدمان زۆر. من سپاسی جەنابتانەکەم پێم خۆشە چەند پرسیارێکی هەورامیشی لێ بکەم چونکە هەورامیەکان چاویان لە کەسایەتێکی بەڕێزی وەکو جەنابتە وەکو سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 1 کە بەربژێرێکی بەهێزیت لە هەڵەبجەدا و هاوڵاتیان و چین و توێژەکان چاویان لە جەنابتانە و دەزانم لێرە و لەوێ بەدەل لە پارتیەکانیش متمانەی لایەنەکانی دیکەشتان بەدەستێناوە. ئیسە با پرسیاروانەی کەروونە بە هۆرامی پەنەوە واچوونە گەرەک تا چێشکەری پێ هۆرامیەکە؟ بڵێ هۆرامان هەمیشە قەڵاو کوردایەتی و مەردایەتی بێنە. ئێمە زیادە 400 شەهیدی سەنگەری ماهانێ سنوورەیە بە ئەیلول و گوڵانەوە گوڵان و ئی جەنگەت بەداخەوە جەنگی ناوخۆ جەنگ و داعش و ئێمە سەدان پێشمەرگی قارەمانێمە بینە کە ئیسەش یا ژیانە نەمەنینی یا ژیانە نەمەنێنی و تەمەن شالوان ئیسەی ساحیب و سەدان پێشمەرگە قارەمانانوی کە ئێنێ دلێ ڕیز و سوپاکانە خەبات کەرا و پێشمەرگێنی بەڕاستی هۆریاگی داخێنە یاگی داخێنە هۆرامان پاشەوە کە ئیسە بێخزمەتە هۆرامان مشو خاسترین خزمەت کردیەوە ئیسە گەنجەکە هۆرامانی بێکارێنی اونێچە کە کارەژەن مشو خەڵکی حیزبی بوو ئیسە ئێمە هۆرامانە مەسەلا مەرج و تەوێڵی و بیارێنە کەسی و گەرەکش بۆ کاسبی کەرەوە مشۆ تەید و کۆمیتەی بەرەوە حتا ئانی کە حەماڵی کەرا و چی و گێرارە سیارەکانە مشو تەید و کۆمیتە و ئاسایش بڵێ یا ئاسایشی بەرە ئەگینا بزانە پارتیان نمازە چاگە هەرمانە کەرو نمازە تەکسی کەرو ئینە بەڕاستی هەرمانەوەی خراپبنە ئینە هۆرامانە ئی تەفرەقە چێوێ خراپە چونکە بەڕاستی هۆرامان بە نەرمونیانی ئەشناسیان خەڵک هۆرامانی خەڵکی وی ژیرە پۆچی من ئومێد کرد و ئی فەرق و تەفرەقە نەمەنەوە و دماوانەیە ئێمە گەرەکمانە بەڕاستی خزمەتی خاص بە هۆرامانی کریۆ زوانی هۆرامی کە بەڕاستی زوان و ئەدێن بە پرسیاروانەی کرد و بەس فرسەت زانونە لێ خورماڵی نەفرەنجیەوە تابێ کە پیسە ڕنگ و پێگە و هۆرامیەکە دیار بێنە چاناوچەنە گەرەکتانە فەرەنجەکە کە بەڕێز مەسروو بارزانی کردنە وێش گەرەکتانە پێ ئایندەی هۆرامانی کردی بە ڕەمزێەوە جوان ڕەمزێەوە ئاوەدانی ڕەمزێەوە وەشبەختی پێ خەڵکەکەی و پێ جنوبیچ تا ئیسەگە سەرنج دەیمێ ینی ڕۆژەڕوا وار و واچمە عەرەبەکەی ڕۆژە هۆرامانی نەکەین بەس ئامێنی کەلتور و هۆرامانی زانانە پیچن دەوڵەمە شمە گەرەکتانە خزمەت گوزارێکی زیاتر فراوانی بانە و هۆرامانیش زیاتر کلتورەکەش برو ئێمە بەڕاستی پسە هۆرامی جەنیەت و بەڕێز مەسروور بەرزانی حاڵیمانە یاوای مێنێ کە
چ ژیاوای دێن یاوای مێنە کە گەرەکشا بەدەسیوی پەڕۆ بێ هۆرامانی ئاوەڵان کەرەوە ئایا بەڕاستی تەعاتفی خاسان وەشەویستی و ئالشان پێی خەڵکو هۆرامانی من دەستخۆش بەڵێ جا بەڕاستی مەرج و مڵەوەردێ ماهانێمە کە فرە دیکە پێی هۆرامانی و پێی خورماڵی ئێمە ئامەرزیە فرە بە ئێحتیمامە تەماشەکەرمی هۆڵمەڵێمە کە ئامەرزە کردیەوە چونکە بەڕاستی خورماڵەنە چەندین گەنجێ بێکاری و بێهەرمانی هەنێکە داوە ئامەرزەیە کەراتەفتاوە کووت و ژیوای وەشا پێداکاری بەڵێ بەڵێ اینجا یۆجە پرۆژەکە کاگمەسەر و ریش پێیان منتێقە و خورماڵی ئانەنەکە کۆرنیشی و خورماڵە نەدروست کەرەوە سەر و ئاوەکی زەڵم و سەرچیر پێپردەکەی ئانە پسە زاخۆیش پەنەکەرەوە ئانە پێی خەڵکو و هۆرامانی و خەڵکو و خورماڵی و بەڕاستی دەستکۆتی فرەعالا و ئێمە بەتەسەوەر و ئێمە پارتی نیەتشانن خزمەت و هۆرامانی و هەڵەبجەی کەرەوە ومەڵەوارێنمێ کە ئی خەڵکە چی پەیامیە یاوا بۆنێ من سپاسی جەنابتانەکەم با لێرەوە بیکەمەوە بە سۆرانی سپاسی جەنابتانەکەم کە تاوکات لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان بوویت بە هیوام سۆرانەکانش تۆزە لە هەورامی تێبگەن و هەوڵ بدەن خۆیان فێری هەورامی بکەن وەک چۆن هەورامیەکان خۆیان فێر دەکەن کە سۆرانەکە بزانن یاخود زمان و شێوەزارەکانی دیکە بزانن هەورامیش پێویستە لە هەموو سۆرانەکاندا هەرچۆن هەیە تێگەشتنێکە بێت با نەڵێن دوو هەورامی کەوتنەیە تر ئێمە پەراوێز دەکەن من دووبارە سپاسی جەناب دەکەم ماڵاوی لە بیسەر و بینەرەکەم دەکەم دەزانم بەڕێستان ماندوون دەزانم کەسایەتێکی دڵسۆزن دەزانم کەسایەتێکن هەوڵ و خەبات و شەهیدتان ناوە ئەمانە هەمووی دەزانین و بەرنمەیەکی بەم شێوەیە لە ڕابردووی ئێوە تێر ناکات دەکرێت بڵێن بە چەندین بەرنامەش ئێمە ناتوانین هەق بەو ڕابردووی جەنابتان بدەین هیوادارین بەڕێستان و ئەو بەربژێرە باشانەی کە لە لیستەکانی پارتی دیموکراتی کوردستاندا هەن لە هەڵەبجەوە تا دەگاتە دوهۆک و زاخۆ بە دەنگی باش و بە پێگەی باش و بە جەماوەری باشەوە لە پەرلەمانی کوردستاندا بتان بینینەوە من ماڵاوی لە بیسەر و بینەرەکەم دەکەم پاشان جەنابتان دەتوانن لە کامێری خۆتانەوە سیڤێکی خۆتان و داوای دەنگ لە بیسەر و بینەرەکان بکەن دووبارە سپاس بۆ جەنابتان بەڵێ خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە تاوکار لەگەڵمان بوو هیوادارم بە هەمووتانەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە بەربژێرە باشەکانی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بدەن لەو نێوەندەشدا سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی هەڵەبجە بەڕێز هۆشیار حسێن بەگ وەکو ژمارەیەک دەنگی پێ بدەن تا بێتە دەنگ و ڕنگ و سەنگیەوە لە پەرلەمانی کوردستاندا دیلمان خەسترە و بەجێتان دێڵم و خواتان لەگەڵ بێت. من هوشیاری حسین بەگ ناسراوم بە مامۆستا هوشیار سەرۆکی لیستی ژمارە 190 پارتی دیموکراتی کوردستانم لە بازنەی پارێزگای هەڵەبجەی شەهید داوا لە دەنگدەرانی سنوورەکەم دەکەم کە متمانەی خۆیانم پێ ببەخشن تا ببمە بڵندگۆی ئەوان لە پەرلەمانی کوردستان داوا کەروجە خەڵکو و وەشەویست و هۆرامانی و هەڵەبجە و شارە زووری متمانە وێشا بە ئێمە بەخشە من هوشیار و حسێن بەگیەنە سەرۆک و لیست و پارت و دیموکرات و کوردستان یەنا ژمارە 190 جەبازنەوە هەڵەبجەی شەهیدی بەڵێن بۆ کە بوو بە دەنگ و شمە جە پەرلەمان و کوردستانیەنە